بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، ولا عدوان إلا على الظالمين. براکانم و چەند ڕۆژێکمان ماوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. چۆن خۆمان ئامادەکەین بۆ ئەم مانگە پیرۆزە؟ طبعاً سەرەتا ئینسان ئەبێ تەوبەیەکی ڕاستەقینە بکات، تەوبەیەکی نەسوح، وەکو خوای تعالە لە قورئانە فەرمێت: وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. وبيغمري خواش صلى الله عليه وسلم لفرموديه فرميت: أيها الناس توبوا إلى الله فإني أتوب في اليوم إليه 100 مرة. صد روجي صدجة توبأكم كواتا إنسان كاتي خوي آمادة استعدادي هي بمانجي رمضان يكم شد بتوبيه راسقنا. أما هنگايو يكم هنگايو دوم أبي دعاء بك خواي جورا بيجينا بمانجا بيروزة. وكو سلفي إما معلومة دعاء أكيد 6 مانج بيش أوا كخواي جورا بيان جينا بمانجي رمضان، و6 مانجيش دعاء أكيد خواي جورا ليان قبولك بو إمش دعوة كارين لبرودگار بمان جينا بمانجا بيروزة بو أوي بروجو بينو خواي جورا لتعاون كان من خوش بيت. وهروها مسلمان أبي دڵی خۆش بێ کاتێک کە خۆی گەورە ئەیگێرێ بەم مانگە پیرۆزە. و هەروەها خاڵی تر ئەوەیە ئەو ئەحکامانەی کە لەسەرێتی دەربارەی مانگی ڕەمەزان ئەوە ئەحکامەکان بزانێ، شارەزاییکی هەبێت لەوەی کە چۆنیەت بێنێ، چۆن ئەو شتانی کە ڕۆژوو بەتاڵەکەنەوە چین، و هەروەها ماڵ و مناڵیشی دانێ فێریان بکە، بەڵکو هانیان بدا بە تایبەتی وەکو باسمان کرد منداڵ هان بدا بۆچی بۆ ئەوەی کە بە ڕۆژوو بن. و هەروە هەنگاوێکی تر برا بە ڕێزەکانم ئەو کەسانەی کەوا ڕۆژی مانگی شەعبانیان لەسەر ماوە ئەبێ زوو بکەن پێش ئەوی مانگی ڕەمەزان بێ، وەکو دایکمان عایشە ڕەزای خۆی لێ بێ پێش ئەوی مانگی ڕەمەزان بەهاتبایە چی ئەکرد؟ ئەو ڕۆژوانەی کە لەسەرێتی لە مانگی ڕەمەزانی پێشوو بە ڕۆژوو ئەبوو بۆ ئەوەی خوای گەورە لێی خۆش بێت و بەڕئەزمەیەگە بۆ ئەو کەسە. داواکارم لە خوای گەورە بە ناوجوانەکانی بەسفاتە بەرزەکانی بمانگەێنێ بەم مانگە پیرۆزە و بتوانین ڕۆژەکانمان تێدا بگرین و تەراویحەکانمان بکەین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.